کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئامانجە سەرەکیەکانی مانگرتنی گشتی ڕۆژی دووشەممە 28 خەرمانان بریتین لە: 1. ئازادی هەڵبژاردننی جلوبەرگ و کۆتاییهێنان بە سیاسەتی داسەپاندنی حیجابی زۆرەملێ بۆ سەر ژنان، هەڵوشاندنەوەی هەر یاسا و ڕێسایەک کە پەیوەندی بەم مەسەلەوە هەیە، هەڵوشاندنەوەی گەشتی ئێرشاد و هەموو ئەو دام و دەستگا ئەمنیەتیانەی کە سەرقاڵی بەڕێوەبردننی ئەو سیاسەتە کۆنەپەرستانەیەن. 2. ناساندن و بە سزاگەیاندنی بڕیاردەران و بەڕێوەبەرانی کوشتنی مەحسا ئەمینی. ئەمانە لانی کەمی ئەو ئامانجانن کە پێویستە خێرادابین بکرێن. ئێرادەی جەماوەری خەڵکی کوردستان و پشتیوانی ئازادی خوازان و یەکسانی خوازان لە هەموو ئێران و زامنی جێبەجێبوونی ئەو ئامانجە هێنۆکەیانەیە. 3. بەڕەسمی ناسینی مافی خەڵک بۆ خۆپشاندان و دەربڕینی ناڕەزایەتی لە پێناو وەدی هاتنی ئەم داخوازیانە. 4. ئازادکردنی دەست بەجێ و بێشەرت و مەرجی هەموو ئەو کەسانەی کە لەم پەیوەندیەدا دەست بەسەر کراون. نیشاندانی یەکگرتووی لە مانگرتنی ڕۆژی دووشەممە 28 خەرمانان هەنگاوێکی گرینگە لە پێناوی خەباتی لێبڕاوانە لە دژی کۆماری ئیسلامی تا سەرکەوتنی یەکجاری.